من میوانێکم هەیە دکتۆر یادگار ئیسماعیل ئیدیتۆر لە دێسکی نێودوڵەتی لە کوردستان 24 دکتۆر بەخێر بێت. سپاس دکتۆر ئەمان. دکتۆر پرسیارێکم لا دروست بوو کە زۆربەی سەرۆکی وڵاتان سەردانی ئەمریکاکەن بۆی دۆناڵد ترامپ بینن، بەڵام بە پێچوانەوە دۆناڵد ترامپ خۆی هاتووەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەردانی سعودیە کات بۆی لەگەڵ سەرۆکیە وڵاتە کۆت بێت. دەست خۆش دکتۆر، هەڵبەتەمە پرسیارێکی زۆر ناوەندیە، پرسیارێکی زۆر گرنگە. بەو پێی گەر تەماشا بکەیت دۆناڵد ترامپ لە خولی ڕابردووش زۆر گرنگی بە وڵاتی سعودی عەرەبیە داشت، ئەنشینی سعودی عەرەبی. گرنجەکەش لە چەند تەوەری خۆی دەبینێتەوە. بۆ نمونە لایەنی ئابووری و بازرگانی ناکرێت بڵین خاڵی سەرەکی ترین خاڵە لەو بۆ نمونە پاڵ کە هۆکار بێت بە ئەوەی ترامپ سەردانی سعودیا بکات بە پلەیەک و هۆکاری دیکەشان کە ئەم نییە. بۆ نمونە سعودیا ئەو هەڵکەوتە جوگرافیەکە هەیەی لە شوێنێکی تەواو هەستیارە سعودی عەرەبی ئەگەر ببێتە هۆی دابینکاری ئەوە بەرهێنانە مەزنە کە ترامپ خوازیارە لەم گەشتە لەسەروی 1 تریلیۆن چەند بڕێکی زۆر زیاتر لەوەی کە پێشووتە ڕێکەوتنی لێکرابوو و لە بانگەشەکانیش قسەی لەسەر کرابوو ڕێکەوتن واژە بکەن. لایەنی ئەمنیش گرنگە. سعودیا زۆر پێویستی بە ئەمریکایە بتوانرێت چوارچەوە و قەوارەیەکی پارێزراو بێت لە ناوچەکە، هەڕەشی حوسەکان، هەژمونی ئێران لە ناوچەکە، وێڕایەوەی سعودیەش دەیەوێت چێبڕچێ بکات لەسەر پێگەی سونی بۆ نمونە لە جیهانی ئیسلامی لە ناوچەکە. بەڵام بۆیە هەڵبژاردننی سعودی بە پلەیەک بازرگانی و ئابووری و پلە دووش زۆرێکە لە هاوکاریکردنی پاڵپشتیکردنی سعودیە. لە میدیاکانە زۆر زیاتر جەخت لەسەر لایەنە مادیەکەی ئەم سەردانەی دۆناڵد ترامپ. ئەمە لایەنێکی زۆر زەقە، چونکە دۆناڵد ترامپ خۆی وەکو کەسێکی وەبەرهێنەر لە کەرتی خانوبەرە شاردووەتەوە، ینی خۆشی شارێتەوە لە قسەکانیە لە لێدوانەکانیان زۆر باسیەوە کاکە ئاڕۆمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ ئەم وڵاتانە کۆبمەوە و ینی دەستهاتێکی باش بۆ کۆمپانیا ئەمریکیەکان و بۆ ئەمریکا بەدەستێنن. لە یەکەم خوڵکاتێکە لە هەڵبژاردنەکانیش دەرچوو یەکێک لەو بابەتانێکە زۆر بەزەقی و ڕاشکاوی دۆناڵد ترامپ جەختی لێ دەکردەوە سوود وەرگرتن بوو لەو هاوپەیمانانەی کە هاوپەیمانی ئەمریکا لە پێشیان سعودیە کە زۆر جار باسی دەکرد چەندە توانای داراییان بەهێزە. لە تەک ئەوەش ئەومان لار نەچێت کە بۆ دۆناڵد ترامپ کە وەکو کەسێکی ئەزموودار لە کەرتی خانوبەرە دەیەوێت لە چوارچێوەی ڕوانگەی شازادەی جێنشین ڕوانگەی ساڵی 2030 کە دەیەوێت بۆ نمونە زۆرترین و بەرهێنان لەو کەرتە بکات و ئەو پرۆژە استراتیژیە و ماستەر پلانە جێبەجێ بکات کە بۆ ماوەی 5 ساڵێک دەبێت داڕێژراوە. ترامپ دەتوانێت هاوکار بێت بۆ خێراکردنی ئەو پرۆژەیە کە سعودیە پلانی بۆ داڕشتووە. لەمان کاتیش دۆناڵد ترامپ و ئەمریکا دەتوان بڵێن هاوپەیمانەکانیان هاریکاریش بوون بۆ پاراستنی سعودیە کەواتە جۆرە ڕێکەوتنێکی بردنەوە چێ بۆ هەردوو لایەن، واتە وین وینە وەکو چۆن دۆناڵد ترامپ دەیەوێت. واتە دۆناڵد ترامپ براوەیە لەو گەشت و سەردانی کە بۆ سعودیە هەیە، بەڵام لە هەمان کات خواستی سعودی داواکاری سعودیش دەکرێت لە بەرچاو بگیرێت، دەبێت لە بەرچاوان بگرێت. بابەتەکە ئێستا بووە بە بەرژەوەندی دوولایەنە. ترامپ چەند جارێک لە لێدوانەکانی وتوێتی ئیتر ئێمە بە بەلاش پارێزگاری لە هیچ کەسێ لە هیچ وڵاتێک ناکەی. سعودیا بەخشێت بۆی ئەمریکا بەردەوام بێت لە پشتیوانی و پاڵپشتی سعودیە و وڵاتەکانی دیکەش لە ناوچەکە. دکتۆر شتێکی سەرڕاشتش کە لە پرسیارەکە جەنابەت هەڵی بهێنجینەوەیە کە دەبینە سعودیاش لەو نێوانە زۆری بەخشیوە بێجگە لە بەخشینی بازرگانی زیاتر بە لایەنە مادیەکە ئەو کرانەوەی کە هەیە بۆ نمونە لە سعودیا باس لەوە دەکرێت کە ڕەنگە لە داهاتوو لە چوارچەوەی ڤیژن و ڕوانگە و بینینی شازادەی جێنشین سعودیا ببێتە جۆرە پێکهاتەیەکی فیدرالی، چەند هەرێمێکی یان چەند دەوڵەتێکی بۆ نمونە ئاینی و نەئاینی کە لەو نێوانە بە تەواوی وەکو وڵاتێکی کراوە مامەڵە بکات. بێجگە لەوە سعودی عەرەبی واتە سەردانەکەت ئیمڕۆ ئەگەر لە سعودی عەرەبی بێت تاسبەی قەتەر و ئیماراتیشی لە پێشە، واتە وێزگەکە سێ وێزگەیە و ئەوەشی نەشاردوێتەوە ڕەنگە دۆناڵد ترامپ لە کۆتا ڕۆژی سەردانەکەی سەردانی تورکیاش بکات، چونکە پێدەچێت ڤلادیمیر پوتین و ڤۆلۆدیمیر زێلێنسکی سەرۆکەکانی رووسیا و ئۆکرانیا لەوێ کۆ ببنەوە، کەواتە چەند مژارێکی دیکە هەن بێجگە لە پرسی بازرگانی کە وای کردو دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ بێتە دڵی ناوچەکە لەلایەنە جیۆپۆلیتیکەکەی. بۆ نمونە قەیرانی غەزەمان هەر تا ئێستا بەردەوامە، کێشەی کشمیر و کشمیر بەهۆی کشمیر لەناو پاکستان و هیندستان بەردەوامە، ئۆتۆمەتبارکردنی ئیمارات هەیە بە هاریکاریکردن لە سوودان، دەستێوەردان لە سوودان، لە هەمان کات
قەتار ئەو ڕۆڵی کە قەتەر دەیگێڕێت بۆ نمونە قەتەر یەکێکە لە وڵاتانەی کە زۆر زیرەکانە خۆی گونجاندووە هەم لە ناوچەکە هەمیش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی واتە هەواڵبەندێکی زۆر ناوازەی لەگەڵ ئەمریکا هەیە لەلایەنی استراتیژی سەربازی لە هەمان کاتیش لەگەڵ ئێران و پێکهاتەکانی دیکە وەکو تورکیا لە ناوچەکە هاوسەنجێکی تەواو دیپلۆماسیانەی گرنگی ڕاگرتووە کەواتە دۆناڵد ترامپ لەم گەشتەیدا دەیەوێت زۆر شت بباتەوە دەیەوێت زۆر شتێک لای بکاتەوە یەکێکی لەو پرسانە ڕەنگە لە بابەتی ئێرانیش هەندێک بابەتی وروژێنەر باز بکات و قسەی لەسەر بکات لەگەڵ وڵاتانی کەندا و سێ وڵاتە کە سێ وڵاتن لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان. زۆر باش ململانەیەکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە بابەتی غەزە هەیە لوبنان هەیە سووریا هەیە ئێران و بەرەی مقاومە ئەمانە داهاتووی دوای ئەم سەردانەی دۆناڵد ترامپ داهاتووی ئەم کێشە و گرفتانە چۆن هەڵەسەنگێنرێتیان بەرەو کوێ ڕوات پێویست بە بەرەی بەرگری یاخود مقاومە ئەوەی کە بە لێکدانەوەی خۆم پێم وایە شتێکە کۆتای هاتووە تاکە خاڵ تاکە شوێن کە تێیدا زۆرێک بەرگری و مقاومە بابێت و کاریگەری و هەژمونیان هەبێت عێراقە عێراق لەژێر کاریگەری مالیشی و ئەوانشی کە هەوا ئاوازی ئەوەن لە چوارچێوە هاوەهەنگی کاریگەریان گەلێک زۆرە تا ئێستاش واتە تا ئێستاش خوان ڕاگرتووە لە بەرامبەر فشارەکانی ئەمریکا ڕەنگە هێرشەکانیان لەسەر ئیسرائیل وەستان دەبێت بەڵام عێراق دوا خاڵە ئەگەر لە عێراق بۆ نمونە ئەمریکا بتوانێت بسەر بکەوێت ئەوە کۆتایی بە بەرەی مقاومە دێت چونکە ئێرانیش بە بۆچوون و لێکدانەوەی خۆم تا ڕادێشی باش هاتوتە پێشەوە ترامپ قسەی زۆر ئەرێنی دەکات و ڕاوی سزاش هەبوون لەسەر ئێران کەواتە بەرەی مقاومە ئێستاش کە دەبینی ئەحمەد شەرە ناتوانێت سەردانی عێراق بکات بە دووری نابینم کە بەهۆی هەمان کاریگەری بەرەی مقاومە و ئەو میلیشانە بێت کە لادەرن لە عێراق و پابەندی بڕیارەکانی وڵاتەکە نین. باشە دکتۆر هیادگار ئیسماعیل ئیدیتۆر لە دەستکی نێودەوڵەتی لە کوردستان 24 سپاس بوو. زۆر سپاس.